هەڵبەتە شاندێکی بازرگانی هەرێمی کوردستان بە سەردانێکی ڕەسمی لە ئۆزپاکستانن مەبەست لە سەردانەکەش بەهێزکردنی پەیوەندی و هەماهەنگی بازرگانی نێوان هەردوولایە بە گوێرەی ڕاگەیەنراوێکی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لە 16 تەمووز شاندێکی باڵای بازرگانی هەرێمی کوردستان کە پێکهاتوون لە سەرۆک و ئەندامانی ژوورە بازرگانیەکانی شارە جیاجیەکانی هەرێمی کوردستان بە سەردانێکی ڕەسمی سەردانی کۆماری ئۆزبەکستانیان کردووە. ئاماژە بۆ شکراوەم سەردانە بە مەبەستی بەهێزکردنی پەیوەندی ئابوووریەکان و دروستکردنی هێڵێکی بازرگانی ڕاستەوخۆی لە نێوان هەردوولا. جا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر سەردانەکە و ئامانج لە سەردانەکە و ئەجێندای کۆبوونەوەکانی ئەم تیمە بازرگانی هەرێمی کوردستان لە ئۆزپاکستان ئێستا بەڕێز نەوزاد غەفوور ڕەباتی سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیم لە ئۆزپاکستانەوە لەگەڵدایە. کاک نەوزاد سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتامەوە بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ ڕۆژی یەکەمی سەردانەکەتانە بەکوێ گەیشتم سەردانە کۆبوونەوەتان لەگەڵ کیا کردو و دواتریش باسێکی ئامانجی ئەم سەردانم بۆ بکە. بەڵێ سوپاس بۆ ئێوەش. ئێمە دوێنێ سەردانیشی وڵاتی ئۆزبەکستانمان کرد بەوە دێشکی ڕەسمی و کە بانگێش کرابوون لەلایەن حکوومەتی و حکوومەتی ئۆزبەکستان و ژوورە بازرگانیەکانی ئۆزبەکستانەوە. ئەمڕۆ سەرەتا لە کارگێشی ئاڵتون سەردانی کارگێشی گەورەی ئاڵتونمان کرد کە توانین بڵێن لە ناوچەکەدا یەکەممە و لە دوای ئەوە سەردانی وەزارەتی پشت و کاڵمان کرد لەلایەن وەزیرەوە کۆبوونەوەمان کرد لەگەڵ وەزیری پشت و کاڵە و بە دڵ و تەفسیل بە وردی ڕوونکردنەوەماندا پیان لەسەر هەرێمی کوردستان و ئەو هەلی وەبەرهێنانەی لە بواری پشت و کاڵا هەیە. دواتر سەردانی دەستەی گەشت و گوزاری ئۆزبەکستانمان کرد بە هەمان شێوە ئەو دەرفەتانەی کە بۆ گەشت و گوزاریە لە هەرێمی کوردستانە و هەروەهاکردنەوەی هێڵی ڕاستە و خۆ لە نێوان ئۆزبەکستان و فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانە گفتوگۆی لەسەر کرا. دواتر سەردانی وەزارەتی ئیستیسمار و پیشەسازی و بازرگانی کە ئەم سێ وەزارەتە بە یەکەوەیە لەگەڵ جێگەری وەزیرە کۆبوونەوەمان کردوە لە یازان کۆبوونەوە تا ئەم ئێستا بەردەوامە لەسەر یاساکانی وەبەرهێنان و لەسەر پیشەسازی هەروەها لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی و چۆنیەتی پەرەپێدانی ئەم پەیوەندیانە هەروەها ئامادەی خۆیان شاندا لە ڕووی کادری هونەری و خبرەی خۆیانەوە ئامادەمکەوە لەگەڵ هەرێمی کوردستان هاوبەش بن و وەفدیشیان سەردانی هەرێمی کوردستانەکە لە داهاتووە و زۆر لە بابەتی بازرگانی و گواستنەوە گفتوگۆمان لەو بارەیەکردوە گفتوگۆکان زۆر بەسوود بوون بە ئامانجی پەرەپێدانی پەیوەندی و ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر هەروەها هێنانی شەریک کۆمپانیا ئۆزبەکستانیەکان بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا وەبەرهێنان بکەن چونکە تاوەکو ئێستا هیچ کۆمپانیاکی ئۆزبەکستانی لە هەرێمی کوردستانە کار ناکات و بنکەی نییە. بەڵ کاک نەوزاد بە گوێرەی ئەو ڕاگەنراوەی کە بڵاو کراوەتەوە ئەم سەردانە لەسەر داوایەکی ڕەسمی ژووری بازرگانی و پیشەسازی کۆماری ئۆزبەکستان بووە. ئایا دەیانەوێت وەکەوەی خۆت وتت هیچ کۆمپانیایەک لە هەرێمی کوردستانە ئۆزبەکستانی نییە کە کاری وەبەرهێنان بکە؟ ئایا ئەوان خوازیارن بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و ئەزمموی خۆیان بگوازنەوە بۆ هەرێمی کوردستان؟ بێگومان ئەم سەردانە بۆ مەبەستە کراوە کە بۆ هەردوو لە پەیوەندی هەبێت. هەروەها ئەوانیش پێیان خۆشەکە بازرگانی خۆما و بزنسمانی خۆمان لە ئۆزبەکستان وەبەرهێنان بکە، بەڵام ئێمە زیاتر خاڵی تەرکیزمان لەسەرەوەیە کە ئەوان بێن بەشدار بن لەو هەلی وەبەرهێنانانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. بەڵێ کاک نەوزادەم جۆرە سەردانانە بۆ وڵاتان تا چەند بە گرنگەزانن کە ئاڵوگۆڕی ئەزمون و بەهێزکردن و بەرزکردنەوەی پەیوەندی ئابوووریەکان بە دوای خۆی دابێنێ؟ بێگومان ئەمانەوە کوردی باست کرد ئێمەمانێ ئەزمونیان وەرگین و بزانین ئەو بە چه شێوازێکەمانش کارەکەن و وڵاتەکانیان بێگومان ئەمان کە ڕستی سیسماریان بە هەلی وەبەرهێنان و پێشکەوتنی ئابووریان لە ماوەیەکی کورتا زۆر بە ژمارێکی زۆر بەرز بۆتەوە. بێگومان تەجروبەی ئەمان بۆ شارەزای ئەوان بۆ ئێمە زەروریە
و ئێمە هەڵساین بەوەی کە چۆن ئەم پەیوەندیانە وە سوود لەم زانیاریان لەم خبرەی ئەمان وەربگرین، هەروەها بە بەردەوامی بتوانین کە کادری ئامادەن کادری فەرنیشمان بۆ بنێرن، هەروەها ئەو یاسا و ڕێسانی لێرەکاری پێکەن ئێمەش بتوانین گۆڕانکاری لە یاسای و بەرهێنانی خۆمان بکەین بەو شێوازەی کەوا لەگەڵ سەردەمەکە بگرن جێبەتی ئەو گۆڕانکاریانەی کەوا لە ناوچەکە و لە جیهانی شار بوو. بەڵێ کاک نەوزاد دوایین پرسیارم سەبارەت بە ئەجێندای کۆبوونەوەکانی دیکەتانە. ئایا بڕیارە لەگەڵ چ وەزارەتێکی تر و لەگەڵ کەی تر کۆ ببنەوە و پلانی داهاتووتان لە سەردانتان بۆ ئەو وڵاتە چییە؟ ئێمە ئەمڕۆ کۆتایی بە بەرنامەکانمان بێ سبەینێ بە هەمان شێوە دەست پێەکەینەوە لەگەڵ کۆمپانیا ئۆزبەکستانیەکانە کە ئامادەنەوەن و هەروەها یەک دوو پێشانگای خۆراکەیە کە سەردانی بکەین، هەروەها پێشانگای بیناسازی هەیە کە سەردانەکرێ و ئەو کۆمپانیا ئۆزبەکستانیانش بە پێی ئەو تایبەتمەندیانە ئامادەیان هەیە و سبەینێ دانیشتنی B2B لەگەڵیان. بەڕێز نەوزاد غەفوڕ بەڵێ فەرموویستە شتێک بڵێ سازی ئۆزبەکستاندا ژووری بازرگانی سلێمانی سبەینێ پرۆتۆکۆڵی ئیمزا ئاکا لەگەڵ ژووری بازرگانی پیشسازی ئۆزبەکستان. ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرەوە سلێمانی. بەڕێز نەوزاد غەفوڕ ڕەباتی سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی واروها جێگری سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و ئەندامی ئەو شاندەی سەردانی ئۆزباکستانتان کردو. سوپاس بۆ زانیاریەکانت.